بەناوی خوای گەورە و مێهرەبان ساڵتان لێبێ عزیزان، زۆر خۆشحاڵم پێتان شاندەمەوە. پاچیزان، لە بەشی یەکەمی بابەتی زەوی لە نێوان گۆیەتی و فلاتیدا ئاماژەم بە مێژووی بیرکردنەوەی مرۆڤ دەربارەی شکل و شێوازی زەوی و لە سەردەمە هەرە کۆنەکانی بابلەکانەوە دەستمان پێکرد تا گەیشتینە سەردەمەکانی پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام و هەروەها ئاماژەشم بە چەند زانایەکدا کە لە دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامیش کاریان لەسەر مەسەلەی ئیسپاتکردنی گۆیەتی زەوی کردووە. خۆشەویستانم، لە بەشی دووەم و کۆتاییدا ئاماژە بە ئەو ئاەتە پیرۆزانەی قورئان دەدەم کە تیایدا ڕەب العالەمین وەسفی زەوی کردووە و دەیسەلمێنین کەوا چۆن پێشینانمان زانایانی پێشینانمان لە مسلمانانی عەرەب بن یا غەیری عەرەب بن لە میلەتەکانی دی بە هەمویان بەیەکەوە تەفسیری ئەو ئاەتانیان کرد و پێشترم تەمان ئاماژەم بەو زانایانەدا، بەڵام ئێستا کە ئاماژە بە زانایانی معاسرینیش دەدەم، وای لە سەردەمی ئێستاش کە باس لە گۆیەتی زەوی دەکەن بە پشتبەستن بە ئاەتەکانی قورئانی پیرۆز. خۆشەویستان، پێشەوەی دەست پێ بکەم خاڵێکی زۆر گرنگ هەیە، ئەویش ئەوەیە کە لەنێو قورئانی پیرۆزدا خوای گەورە و مێهرەبان بە تەفاسیلی دقیق و وەرد باسی گەردوونی نەکردووە، تەنها سەرخاڵەکانی بۆ ئێمە باس کردووە، ڕؤوس النقاط. جا مەسەلەی لێکۆڵینەوەی بۆ ئێمە بەچێشتووە. قل سیروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق. قل سیروا واتە ئەی بەنی ئادەم، جا هەر میلەتێک و هەر کەسێک بێتن، مەرزیە بتەنها مسلمانە، تۆ بڕۆ سیرکە، بگەڕێ، لێکۆڵینەوە بکە لەسەر ئەوەی کە ئایا ژیان چۆن دەستی پێ کردووە، زەوی چۆن خەڵق بووە، سیستەمی خۆر چۆن خەڵق بووە، گەردوون و گالاکسی و گەردوون چۆن خەڵق بووە. واتە خوای گەورە ڕێگەی بە تۆ داوە بە تەواوی لەنێ ئەو گەردوونەدا لێکۆڵینەوە بکەیت و مسەخەت کراوە لەژێر دەستی بەنی ئادەم. بەڵام شێوەی بەکارهێنان و چۆنیەتی سوود وەرگرتن ئەمە دەگەوێت بە سەرە خۆمانەوە لە کۆتاییدا لە ڕۆژی دواییدا خوای گەورە محاسبەی هەر هەمومان دەکات لەسەر ئەو هەموو نعمەتێک کە پێداین لێچێ لەو نعمەتە گەورانش بێگومان ئەو زانستە کەمەیە القەلیل من العلم کە خوای گەورە پێیبەخشین و ئێمەش گەیشتونەتە ئەو ئاستە بەرزەی تەکنۆلۆژی لەم سەردەمەدا. ئازیزان، دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام بێگومان حاڵگۆڕە و دەبینین کەوا مسلمانانی پێشینا گرنگجێکی تەواویان بە مەسەلەی شێوەی زەوی داوە بەو بێی کە ڕاستەوخۆ بەستراوەتەوە بە ئەنجامدانی شعائرەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ڕوکنەکانی با بڵێن هەروەها وەک نوێژ و ڕۆژی گرتن و حەجکردن بۆ ماڵی خوای گەورە جەل جەلالەهو. و هەر لە دوای دابەزینی ئاەتی پیرۆزی یوکەویر اللەیل عەلە النەهار و یوکەویر النەهارە عەلە اللەیل، حاڵی بوون لەوەی هاتنی شەو ڕۆژ بەم شێوە لە دوای یەکەون هێمایەکی تەواوە بۆ گۆیەتی زەوی و تەنها لەسەر ئەم شکڵە ئەندازەیە ڕاستی تەکویر واتە کوڕبوونەوە دێتە دی. لە کتێبی المنتخب من التفسیر کە لەلایەن ئەنجومەنی باڵای کاروبارە ئیسلامیەکان لە قاهیرە هاتووە کەەوە ئەم ئاەتە پیرۆزە هێما و بەڵگەیە لەسەر گۆیەتی زەوی و خولانەوەرشی بە دەوری خۆی، چونکە وشەی تەکویر واتە کوڕبوون واتای خولانەوەی شتێک دەدات بە دەوری خۆی بە شێوەیەکی یەک لە دوای یەکتریدا. بەڵام ئەگەر زەوی گۆی نەبوایە واتە بۆ نمونە پانیان فلات بوایە، ئەوان ئەو کات تیشتی خۆت بەبەر هەموو ناوچەکان دەکەوت، جا یا شەو یا ڕۆژی بەردەوام لە هەموو بەشەکان لێ کاتدا ڕووی دەدا. لەلایەکی دیکەوە هەر لە نێو قورئانی پیرۆزدا خوای گەورە وشەی دەحاهەی بەکارهێناوە کە شاوترین و بەهێزترین وەسفە بۆ باری فیزیایی گۆیی یان خڕی کە ئەگەر چی لە هەندێ فەرهەنگدا وشەی دەحاهە واتە پانی کردوتەوە ئەتووە، بەڵام ئەو مانایە کە ڕاستیە ڕاستەقینەکەی لێ وەردەگیرێت مانای شێوەی وەک میوەی هەرمێ دەدات، واتە نیمچە هێلگەیی نەوە گۆیەکی کڕی 360 پلەی تەواو. هەر بۆ کاتێک بیرڕا و لێکۆڵینەوەکانی جوگرافی ناسان و فەلەک ناسانی مسلمانانی پێشینان دەخوێنینەوە دەبینی بە هیچ شێوەیەک بە دوای بیربۆچینی هەرە کۆندان نەچوینە، بەڵکو باوەڕی تەواویان بە گۆیەتی شکل و شێوازی زەوی هەبووە. هەر دوای دابەزینی قورئانی پیرۆز و لایەنیکەم پێش هاتنی چاخی وەرجێڕان
بە 600 ساڵ زانایانی مسلمانی عرب و غەیری عەرەبیش گۆیەتی زەویان یەکلا کردبووە. هیچ نەبووە مایەی گفتوگۆ مقۆمقۆ لەسەری و لەم بارەوە ئیجماعی تەواویان هەبووە لەو سەردەما. بەڵام بەیەکی زۆر کەمیان نەبێت کە مکوور بوون لەسەر بیرروباوەڕی کۆنی گریکەکان زەرد دەکەمەوە. گریکەکان کە سەرەتا لەلای ئەوەنەوە هاتووە بەردەوام بوون لەسەر ئەوەی کە زەوی فلاتە و پانە یان با بڵێن تەختە. تەنانەت دوای گۆڕانی بیرڕای پانێتی زەوی و سەلماندنی گۆیەتیەکەی لەلایەن ڤیساغۆرس و ئارستۆ و بەپلینۆسش. کەواتە خۆشەویستان و دوای 10 ساڵە لێکۆڵینەوەی زانستی فەلەکی زانایان گەیشتنە و ڕاستەی کە زەوی گۆییە، بەڵام هەروەکو ئاماژەم پێدا لەنێو قورئانی پیرۆزدا بەر لە 1444 ساڵ ڕەب العالەمین زۆر بە شێوەیەکی جوان و کورت و پوخت ئاماژەی بە گۆیەتی زەوی داوە. چونکە ئەگەر زەوی لەسەر شێوەی گۆیی نەبووە ئەوە ڕێسا و یاساکانی بەڕێوەچوونی ئەو هەسارەیە بێگومان پەچی دەکەوت و ژیانیش لەسەریدا مەحاڵ دەبوون. بە پێچەوانەوە لەنێو قورئانی پیرۆزدا بەڵگەی پانێتی و شیاوبوونی زەوی سەرمێنراوە تا بەنی ئادەم لەسەر ڕۆکەیدا بژینواتە لە ڕواڵەت ئێمە دەیبینین کە فلاتە یان پانە یان تەختە، بەڵام لە ڕاستیدا گۆییە. خۆشەویستان، ئێستا دەین باس لەو ئاەتانە دەگەین ئاماژە بۆ ئاەتە مەزنانە دەنین لە قورئانی پیرۆزدا با بزانین ڕەب العالەمین چۆن وەسفی گۆیەتی زەوی دەکات. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وإلى الأرض كيف سطحت الغاشية 20. هەرچەندە تۆ لەسەر زەویدا بڕۆیت ئەوە هەز دەکەی پانە و لە پێشدا ڕاخراوە. ئەمەش لە هەموو ڕوویەکی زانستی فیزیایی ئەندازەیی جوگرافی فەلەکیدا تەنها و تەنها لەسەر تەنی گۆیی واتە کوڕەویدا دروست دەبێت. سەلماندنی گۆیەتی زەوی تەنها لە نێو یەک لە ئاەتەکانی پیرۆزی قورئاندا نەهاتوە، بەڵکو لە نێو چەندین ئاەتی دیکەشدا هاتووە. بۆ نمونە خوای گەورە مێرەبان دەفەرمێت لە الشەمس ينبغي لها أن تدرك القمر یاسین ئاەتی 20 بگۆرن. لە الشەمس ينبغي لها أن تدرك القمر. ئەوە بۆ وەڵامێکی ڕوو بەڵگەدار بۆەوە کەسانی کە لە پێشتردا وایان دەزانی دەستپێک بە کاتی ڕۆژ دەبێت ئینجا شەو. بەڵام خوای گەورە پێوان دەفەرمێت کەوا نە ڕۆژ بە پێش شەو نە شەویش بە پێش ڕۆژ دەکەوێت، بەڵکو هەردووچیان لە یەک کات ڕوو دەدەن، بەڵام لە بێگومان لە ناوچەی جوگرافی جیاوازدا. واتە کاتێک نەهەندێ ناوچە ڕۆژ دنیا ڕووناکردوەوە کەچی لە ناوچەی دیکە تاریکی شەو باڵی بەسەردا کێشراوە، هەردوو دیادەش لە یەک کاتدا ڕوو دەدات. ئەمەش تەنها لە شێوەی ئەندازەیی گۆییدا دەردەکەوێت یان دروست دەبێت و مەحاڵە لە هیچ شێوەیەکی ئەندازەیی دیکە ئەو حاڵەتە دروست ببێت. هەروەها خوای گەورە مێرەبان لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت ولليل سابق النهار وكل في فلك يسبحون. بەڵگەیەکی دیکەش هەیە بۆ سەلماندنی گۆیەتی زەوی کاتێک خوای گەورە دەفەرمێت خلق السماوات والأرض بالحق يكور الليل على النهار ويكور النهار على الليل وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى ألا هو العزيز الغفار. الزمر 5. دەفەرمێ ويكور واتەلولی داوە یان پێچی پێخواردووە وەک ئەوەی دەڵێن کەسەکە زامانەی لەسەریدا پێچ کردووە و لولی داوە، واتە زامانەکەی لەگەڵ شێوەی کە لەی سەری خۆی لول داوەیان ول پێچی کردووە. هەروە خوای گەورە دەفەرمێ إذا الشمس كورت، واتە کاتێک خۆت دەپێچینەوە و لولی دەدەین. هەر بۆیە ئەم هێمایانە هەمووی ئاماژە بەڵگەن لەسەر گۆیەتی زەوی لە هەموو لایەکانی و شێوەی وەکو تۆپێک وەرگرتووە. لێرەدا دەربارەی تێکەڵکێشانی شەو لە نێو ڕۆژ لە نێو شەو قولانەوەی زەوی بە دەوری خۆیدا خوای گەورە دەفەرمێ يولج الليل في النهار ويولج النهار في الليل. الحديد 6. هەروەها تولج الليل في النهار وتولج النهار في الليل وتخرج الحي من الميت وتخرج الميت من الحي وترزق من تشاء بغير حساب. آل عمران 27. هەروەها خوای گەورە دەفەرمێت ذلك بأن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل وأن الله سميع بصير. الحج
آية 60 هروها أخوة قولة فرمي ألم ترى أن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل وسخر الشمس والقمر كل يجري إلى أجل مسمى وأن الله بما تعملون خبير. لقمان 29 وهذا فرمي يولج الليل في النهار ويولج النهار في الليل وهو عليم بذات الصدور. الحديد 6 باش والشيء الولوج لروي زمانوانية ومعنى چونناوە بێگومان ئاشکرایە کەوە ناچێتە نێو کاتێکی تر بۆیە بۆ مابووم دەبێتەوە کەوە ئەوەی خوای گەورە مەبەستێتی لە هەردوو وشەی شەو و ڕۆژ بریتە لەو شوێنی کە ئێمە لەسەریدا دەژین واتە هەسارەی زەویە بە واتایەکی تر خوای گەورە لەسەر ڕووی زەویدا هەردەم نیوەی دەخاتە نێو کاتی ڕۆژ و نیوەشی بۆ نێو کاتی شەو ئەمەش هێمایەکی ڕوو ئاشکرایە بۆ هەردوو ڕاستی گۆیەتی زەوی و هەروەها قولانەوەشی بە دەوری تەوەری خۆی نەوە قولانەوەی خۆر و تەنەکانی دی بە دەوری زەوی وەکو لە سەردەمی جاهیلی کۆندا ئەو باز دەکرا سەردەمی گریکەکان پێش گریکەکانیش هەروەها خوای گەورە دەفەرمێ وآية لهم الليل نسلخ منه النهار فإذا هم مظلمون ياسين 37 واتە الله جل جلاله ڕووناچی ڕۆژ زیاد دەکاتەوە لەو ناوچانەی کە شەو باڵی بەسەردا دەکێشێ وەک چۆن لە کاتی باکردنەوەی پێستی تەنگ چیلەشی جاندارێکی سەربڕاو وردە وردە لێی دەگرێتەوە کەواتە جیاکردنەوە دەرێنانی ڕووناچی بەرامبەر تاریکی تەنها لە شکلی سفیر یان گۆیی گلۆبڵدا گلۆبدا دێتە کایەوەنەوە تەفت و فلات. لە هەمان ئاەت و لە هەمان کاتیدا ئاماژەیەک بۆ یەکێ لە ڕاستیزانستی سەر سۆفێنەرەکانیشدا هەیە خۆشەویستان مەویش ناسچی چینی ڕۆژە لەو ناوچانەی کە دەکەونە بەرامبەر تشتی خۆر و ئەمەش تەنها لە کاتی گەیشتنی مرۆڤ بۆ بۆشایی ئاسمان لە سەدەی 20دا زانراوە هەروەها لەو ئاەتەشدا دەردەکەوێتەوە تاریکی بنچینەی سەرچیەکەی گردوونە و ڕووناچی ڕۆژ حاڵەتێکی کاتیە و ناسکە و تەنها لە نێوچینی نزمی بەرگە هەوای زەویدا دروست دەبێت. ئاەتێکی دیکەی قورآنی پیرۆزدا هەیە کە بەڵگەی لەسەر خولانەوەی زەوی کە کاتێکدا خوای گەورە دەفەرمێ وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب صنع الله الذي أتقن كل شيء إنه خبير بما تفعلون. النمل 88 مەبەست لە ڕۆیشتنی چیاکان لێرەدا خولانەوەی زەوی بە دەوری تەوەری خۆی هەروە هێماشە بۆ ڕۆیشتنی زەوی لەسەر خولگەکەی و ڕاکێشان و ڕاپێچکردنی هەر هەموو شتێک لەسەر ڕووەکەی لەوانە چیاکان و بەرگە هەوا و ئەو بەرگە هەوایی کە خودی هەورەکانیشی تێدایە هاتو چۆن دەکەن لە هەمان کاتدا بەهۆی هێزی چێشکردنەوە بەستراونەتەوە و جوڵەی چیاکان ڕێکە لەگەڵ جوڵەی زەوی و هەمویان بەیەکەوە بە دەوری خۆیان داوەتە بە دەوری هەزاری زەوی ئەمانە وەوانی کە لەسەریتی هەمووی بەیەکەوە بە دەوری خۆیاندا دەخولێنەوە کە بێگومان لەسەر تەوەری خولانەوەی زەویە. هەروە خوای گەورە مێرەبان دەفەرمێت إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يغشي الليل النهار يطلبه حثيثا والشمس والقمر والنجوم مسخرات بأمره ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين. الأعراف 50 سؤال أروى هذا فرميت وهو الذي مد الأرض وجعل فيها رواسي وأنهارا ومن كل الثمرات جعل فيها زوجين اثنين يغشي الليل النهار إن في ذلك لآيات لقوم يتفكرون. الرعد 3 يغشي الليل النهار واتقواي ولا بتوانا ويستي خوي أو ناوساني كبروناتشي روش دا بوشراون وردور دا برو تاريشي شو ديان بعد وبيتوانا أو ناوساني كتاريشي شو بسريدا باڵی بەسەریدا کردون وردەور لە بەرەو ڕووناچی ڕۆژ دەیان بەر ئەمە شێمایەکی ڕوون و ئاشکرایە لەسەر گۆیەتی زەوی و هەروە خولانەوەی زەویش بە دەوری تەوەری خۆی و بەرامبەر بە خۆر لە ماوەی خولێکی تەواو کە 24 کاتژمێر و کەم شتێک زیاتر دەخانێت جاگەر زەوی گۆی نەبوایە بە دەوری خۆیدا نەخولابایەوە ئەوە بەو شێوە هێمن و ناسکە شەو ڕۆژ جێگۆرچیان نەدەکرد. لە فەرهەنگی پێوەرەکانی زەمان لە تایبەت بە ئیبن الفارس دەربارەی ئاەتی پیرۆزی یوکەویڕ اللەیل عەلە النەهار هاتووە
یکەوەر واتە ئەمیان لەسەر ئەوی دیکەدا دەخولێنێتەوە پاشان ئەوەی دیکەیان لەسەر ئەوی دیکەیان دەخولێنێتەوە واتە ئەو حاڵەتەش بە بەردەوامی بەدوایەکدادن. هەروە لە فەرەنجی ئەڵغەنی دا وشەی کەوەڕە دەگەڕێتەوە بۆ شکل و شێوازی گۆیی یان گویی شێوە لەسەر شێوەی تۆپێک یان تەنێک لەسەر شێوەی تۆپێکدا واتە شکلی زەوی لەسەر شکلی تۆپێکدایە. هەروەها مانای وشەی کەوەڕە لە فەرهەنگی ئەلعەرەبیدا ماناکەی وەک پێچکردنی جامانە بە زمانی سەردەدا لە دەوروبەری کەلەی سەردا. بەڕاوەکردنی شێخ ابن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێدا هاتووەکەوە ئەتەکویر واتە ئەتەدویر وەزانراوە کە شەو و ڕۆژ بە دوای یەکتریدا دێن لەسەر حەسارەی زەویدا. جا ئەگەر ئاوا کوور ببن واتە پێویستە زەوی لەسەر شێوەی گۆیی تۆپی بێت. لە ڕاوەکردنی ئەلوەسیط داهاتووە وشەی کەوەڕە ڕاستێکی ڕوون و ئاشرەتی بینی کراوە لەسەر زەویدا و نیشانمان دەدات کە ئەویش گۆیەتی زەوی و خولانەوەیە بە دەوری خۆی بەرامبەر بە خۆردا. بۆیە ئەو لایە کووربووەی کە دەکەوێتە بەرامبەر خۆر ئەوە ڕووناچی دای دەپۆشێ، بەڵام بەوەی خولانەوەی زەوی ئەم لایە هەروە نامێنێ بەڵکو هەرچەندە زەوی بخورێتەوە ئیدی شەو وردە وردە ڕووی تێدەکات پاشان تاریکایی دای دەپۆشێت کەواتە شەو بەسەر ڕۆژدا کوور کراوەتەوە ڕۆژی بەسەر شەودا کوور کراوەتەوە ئیدی بەم شێوەیە بە ویستی ڕەب العالەمین سوبحانە وتەعالا شەو و ڕۆژ بە دوای یەکدیدا دێن. هەر ئەمەش سروشتی شێوەی گۆیی زەوی و خولانەوەی بە دەوری تەوەری خۆیدا دەستنیشان دەکات. خۆشویستان لە کتێبی فی ظیڵان القورئانی سەید قوتبدا هاتووە وشەی وکەوە بەواتای و بەبێ ویستی خۆم ناچارم دەکات پرسی گۆیەتی زەوی لە بەرچاو بگرم چونکە ئەمە ڕاستێکی مادی تێبینی کراوە لەسەر ڕووی ئەم هەسارەیەدا دەری دەخات. زەوی لەسەر شێوەی گۆییەوە بە دەوری تەوەری خۆیدا دەخول بەرامبەر خۆریژە دەخولێتەوە بۆیە ئەو لایەی کە بەرامبەرێتی نقومی ڕووناچی دەبێ و دەبێتە ڕۆژ، بەڵام لەبەر خولانەوەی زەوی ئەم حاڵەتە بەردەوام نابێ و دەگۆڕێ و هەرچەندە خولانەوە کە بەردەوام بێ ڕۆژ قۆناغ بە قۆناغ دەڕۆیدی تاریکی شەو بەسەر باڵی خۆی بەسەر ئەو ناوچانەدا دەچێشێت کە پێشتر ڕۆژ بووە ئیدی بەم شێوەیە لە زوڵەیەکی بەردەوام بەبێ وەستا شەو و ڕۆژ بە دوای یەکدیدا دێن ئیدی هەر خودی ئەو دەستەواژەیە و کەوێر وێنە و شکڵ و شێوازیش زەوی دەچێشێت کە لە هەمان کاتیشدا باری زەوی و سروشتی زوڵەکەی و شێوازە گۆییەکەشی دەستنیشان دەکات و یەکلای دەکاتەوە. بۆیە گۆیەتی زەوی و خولانەوەی باشترین ورترین ڕاستترین ڕاوەکردنە بۆ دەستەواژەی و کەوێر و لە بەرامبەر هەر ڕاوەکردنی دیکە کە پێچەوانەی ئەم ڕاستیە دەوەستێتەوە مە وشەی یان گوتەکانی سەید قوتبە. لەلایەکی دیکەوە خوای گەورە دەفەرمێت وەڵئەڕض مەدەدناها الحجر 19. لە ڕاوەکردنی ئەمایەتە پیرۆزەدا زانایانی سەلەفی پێشوومان فەرموویانە کەوا وشەی مەدەدناها واتە پان و فراوان و ڕاخراومان کردووە یا ڕاخرا و فراوان و بێ کۆتاییە. ئەمەش بەڵگەیەکی دیکەیە لەسەر گۆیەتی زەوی چونکە ئەگەر زەوی گۆیی نەبووایە واتە کۆتایی هەبووایە ئەوە بێگومان دەستپێک و کۆتاییشی دەبووەکو تازە ئاماژەم پێدا، بەڵام لەبەر گۆیی بوونی زەوی ئەوە ئێمە چەندە لەسەر ڕووەکەیدا بڕۆین ناگەینە کۆتاییەکەی بەڵکو هەر بە دەوریدا دەخولینەوە و دەڕۆین. وەو کەسانی کە دەڵێن لەبەروی خوای گەورە مێنەبان لە نێو قورئانی پیرۆزدا ئاماژەی بە فراوانی بەهەش کردو وەک فراوانی زەوی و ئاسمان ئەوە لەگەڵ وشەی لەگەر شێوەی گۆیەتی بە هیچ شێوەیەک لێک ناداتەوە لەسەر تەکویر لێک ناداتەوە ناگاتەوە یەک ئەگەر زەوی فلات بێ ئەوە بە هیچ شێوەیەک مانای تەکویر لەگەڵ تەمدید واتە مەدەدناهایەک ناگرێتەوە چونکە ئەگەر زەوی بەو شێوەیە بێ کۆتایی بێت یعنی فلات بێ و سنووری هەبێ و بەفردای بۆشی بێ و گەوان باسینەوە دەکەم باشە چۆن مەسەلەی کۆتا مەدەدناها واتە پان و فەرشمان کردوتەوە و تەکویرمان کردیە و کوورمان کردوتەوە باشە ئەگەر حاڵەتەکە بگاتە ئاستی ئەوەی کە زەوی فلات بێ کەواتە کۆتاییە کەواتە هەردوو وشەی مەدەدناها لەگەڵ تەکویر یەک ناداتەوە لەگەڵ یەک ناگرتەوە لەگەڵ مەسەلەی یان مۆدێلی زەوی تەخت. دیسان لەلایەکی دیکەوە خوای گەورە دەفەرمێت ئایزان ئەوە زۆر گرنگە وەکو ئەوانەی تریش بێگومان ئاەتەکانی پیرۆزی تریش وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامر يأتين
من كل فج عميق. الحج 20 حرف. ئەگەر چی لەم ئاەتە پیرۆزەدا ئاماژە بە کووربوونەوەی زەوی و شەو و ڕۆژ بە هیچ شێوەیەک نەکراوە، بەڵام بە شێوەیەکی زۆر جوان خوای گەورە ئاماژەی بە شێوەی گۆیی زەوی داوە، لەو شەی عەمیقدا دەردەکەوێت کە زەوی گۆییە. چونکە قاسیدی چونکە ئەو قاسیدانەی ماڵی خوای گەورە کە لە شوێنی زۆر دوور لە مەکەی پیرۆزەوە دێن، لە ڕووی جوگرافیەوە شێوەی گۆیی زەوی لە ناوچەی قوڵتر لە ئاستی مەکەوە دێن. هەندێک ناوچە وەکو وڵاتانی ئەسکەندەناڤی، هەندێک ناوچە لە باشوور، هەندێک ناوچە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاوا و لە ڕۆژهەڵات کە ئەوان دێن بەو پێی کە زەوی گۆییە، بۆیە کعبەی پیرۆز دەکەوێتە بەنسبەتوان دەکەوێتە خوارەوە، واتەنە گۆیەتی زەوی وا دەکات کە کعبەی پیرۆز لە قوڵایی دابێت. جا ئەو کاتێک ئەو کەسانە سەفەری بۆ دەکەن ئینجا بۆیان بەدیار دەکەوێت دەگەڕێنەوە ئاستی خۆی، کەواتە هەرچەندە لە مەکەدا دوورکەوتینەوە زیاتر لە ئاستی فەزایی ئاسۆیی کعبەدا نزمتر دەبینەوە. بۆیە خوای گەورە وشەی عەمیق واتە قوڵ داوە ئەو ناوچانە ئەو نەتەوانی کە لە وڵاتانی دوور لە مەکە کە بەهۆی گۆیەتی زەوی لە ئاست مەکەدا لە ناوچەی قوڵدا دێن، ئاوا بەو شێوەیە مەکە لەسەرەوە بێتن لە ناوچەی قوڵ لە هەموو لایەکانی زەوی، لە هەموو لایەکان لە ڕاست، لە باکوور، لە باشووری مەکە، لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاوای مەکە، ئەو ناوچانە هەمووی قوڵن، لە قوڵاییەوە بەسەر دەکەون دێن بۆ کوێ؟ دێن بۆ کعبەی پیرۆز. خوای گەورە لێرە وشەی عەمیق واتە قوڵی داناوە لە جاتی بەعید، و نەیفەرمووە من كل فج بعید، بەڵکو فەرمووەتی من كل فج عەمیق، و ئەم وەسفەش تەنها لەسەر تەنێکی گۆیی وەک تۆپدا پەیڕەو دەبێت، و ئەمە شتێکی دیکەیە لە ئیعجاز و ڕاستیە زانستی سەرسوڕهێنەرەکانی قورئانی پیرۆزە. بێشک و گومان گۆیەتی زەوی دەسەلمێنێ وەک چۆن ئەوانی تریش زۆر بەسانایی و زۆر بەهێمنی سەلماندویانە. ئازیزان، گەشتیاری جوگرافیناسی موسڵمانی فارسی ئەبوو عەلی ئەحمەد بن عومەر ناسراو بە ئیبن ڕوستا لە یەکەمینی جوگرافیناسەکانی موسڵمانان بوو، لە دایکبووی شاری ئەسفەهان بووە، لە بێناو حەجکردن فارسی جێهێشت و لە ساڵی 300 کۆچی وەفاتی کردووە. کتێبی ناوداری ئەلعەلاق النەفیسەی نووسیوەتەوە کە لە 7 بەر پێک هاتبوو، بەڵام تەنها بەشی 7 دۆزراوەتەوە، لە زۆر مسلمانانی بە گۆیەتی زەوی ئاشنا کردووە. لە بەشێکی کتێبەکەی بن ڕوستا داهاتووە. خوای گەورە و باڵادەست خولەکانی لەسەر شێوەی بازنەیی وەک گۆیەکی ناوبەتاڵ خەڵق کردووە، و بە هەمان شێوە زەویش تۆپێکی گۆییە لە نێو خولگەکەی خۆیدا چەسپێنراوە، لە نێو بۆشاییدا هەڵواستراوە، ئاویش بە شێوەیەکی یەکسان لەسەر و خوارویدا دەوری داوە وەک زەردێنەی هێرکە لە نێو سپیلکەیەکی خۆیدا. هەروە زانایانی موسڵمان بە کۆی ڕا هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە زەوی بە هەموو بەشەکانی لە وشکانی و لە دەریاکان لەسەر شێوەی گۆیی وەرگرتووە، بەڵگەش لەسەر ئەوە کە هەڵاتن و ئاوابوونی خۆر و ماگ و ئەسارە و ئەستێرەکان لە سەوری زەویدا لە یەک کاتدا نابێت، چکە فلات بێت ئێوە هەر هەموو ئەستێرەکان بەیەکەوە لە بەرازیل، لە ئۆسترالیا، لە ئەسکەندەناڤیا، لە کوردستان، لە قوتبی شیمالی هەمووی بەیەکەوە ئەو ئەستێرانە لە ئاسماندا دەبینین. کامەش مەحاڵە ئەوەی سەفەر بکردبی لەو ناوچانێت، تۆزێک سەیری خەریتەی ئاسمانی کردبێ دەزانی کە ئەو شتە مەحاڵە و لە مۆدێلی تەختیدا مستەحیلە تۆ هەر هەموو ئەو ئەستێرانە کە دابەش کراون لە بەرزبەند باکوور و باشووری زەوی ببینی. یعنی ئەگەر ئەو کەسی کە بیر و باوەڕی وایە کە زەوی فلاتە، کەواتە دەبێتەوە لە چۆن لە کوردستان ئەستێرەکان دەبین، دەبێت لە ئەمریکاش هەموو ئەستێرانی ئاسمان بین، لە ئۆسترالیاش هەمانەوە ئەو خەریتەی ئاسمان بینی، بەڵام وانی کە دەستن ئۆسترالیا چاک دەزانکەوە بە هیچ شێوەیەک پێرو کە کۆمەڵ ئەستێرەیەکە و لە نێو ئێمە کوردەواریدا ناسراوە، لە نیوەگوی باکووردا زۆر جوان دیارە، کەسانی دانیشتی ئەرجەنتین و بەرازیل و ئۆسترالیا هەتا ئێستا لە ژیانیان پێرویان نەدیتووە، وەک چۆن ئێمە بە حەیاتمان ئەستێرەی سوهەیلمان نەدیتووە، چکە دەکەوێتە نیوەگۆی باشووری سفیری گردوونی کە تەنها دانیشتوانی باشووری گۆی زەوی دەبینن. بۆیە ئەمە یەکەم دلیلێکی زۆر سادەیە لەسەر گۆی بوونی زەوی. بەیانی ئەڵسەفا لە سەردەمی سێنی کۆچیدا بەیانی ئەڵسەفا کە پێشتری بێگومان ئاماژەم پێداوە دەستەیەک بوون لە زانایان و بیرمەندانی زانستە ئیسلامیەکان و فەلسەفە و زانستی مەڵتق
لە بەسرە نیشتە جێبوون وە لە نێو بەشێک لە بڵاوە کراوەکانیاندا کە ناسراوە بە نامەکانی برایانی ئەڵسەفادا دەربارەی گۆیەتی زەوی گوتیانە زەوی وەک تۆپێکی شێوەگوییە لە بۆشایی هەوادا وەستاوە خوای گەورە هەر هەموو چیا و دەرا و دەش و ئاوەدانەکەی لەسەردا کۆ کردوێتەوە هەروەها هەواش لە هەموو ئاراستەکانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و باکوور و باشوور و هەموو لایەکانی بە شێوەی یەکسان دەوری داوە وای خەڵق کردووە لە دەرەوەی زەویش ئاسمان بە شێوەیەکی یەکسان دەوری هەر هەموو گۆی زەوی داوە ئەمە برایانی ئەڵسەفا لە سەردەمی سەدەی سێیەمی کۆچیدا ئەوە ڕای خۆیان دەربڕیوە ئێمەش تازە ئەم قۆم کۆ دەکەین زەوی فلاتە و تەختە ئەلمەسعودی زانای بوارەکانی جوگرافیا و سروشت و مێژووی ئەدەبیات و فەلسەفە عەلی کوڕی حوسێنی ئەلمەسعودی خۆشەویستانم ئێستا دوای ئاماژەکردن بە ئاەتەکانی پیرۆزی قورئان ئاماژە بەو گوتەی ئەو زانایانەش دەدەین تا دەگەینە زانایانی معاسرینی ئێستاش عەلی کوڕی حوسێنی ئەلمەسعودی کە ناوزەت کراوە بە هیرۆدۆتی عەرەبەکان لە ساڵی 283 کۆچی لە بەغدا لەدایک و لە ساڵی 346 کۆچیدا وەفاتی کردووە لە یەکەمینی ئەو زانە موسڵمانانە بۆ کە ئاماژەی بە گۆیەتی زەوی کردووە لە نێو کتێبی ناوداری مڕوژ الذهب و معادن الجەوهر دەربارەی شکل و شێوایی زەوی دەڵێ زەوی گۆییە و بەڵگەش جیاوازی لە ناوچەکانی ئاوابوون و هەڵاتنی خۆرە چونکە ئەگەر خۆر لە ئەو سەری وڵاتی چیندا ئاوا ببێت ئەوانە ئەو سەری جەزائیر و ئۆقیانوسی ڕۆژ ئاواییدا هەڵدێت و ئەگەر لە وڵاتی جەزائیردا ئاوا بێت ئەوە لە وڵاتی چیندا هەڵدێت و ئەمەش نیوەگۆی زەوی نیشان دەدات ابن الحەزم زانایان دەنووسی عەلی بن الحەزم القورتوبی کە لە ساڵی 456 کۆچی ساڵی 456 کۆچیدا کۆچی دوای کردووە یەکێ بووە لە گەورە زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام لە ئەندەلوس لە کتێبەکەیدا الفصل في الملل والأهواء والنحل دەربارەی گۆیەتی زەوی بەشێکی تەواوی کتێبەکەی بۆ تەرخان کردووە و ناوی ناوە بەیان کوڕویەت الأرض تیایدا ئاواشەی داوە کە بەشی هەرە زۆری زانایان دانیان بە گۆیەتی زەوی داناوە و گوتیانە زانایان سەرماندویانە کەوا زەوی گۆییە بەڵام هەندێک لە خەڵکی ڕایان وانیە و وەڵامی ئێمە دوای پشتوان بەخوای گەورە و میهرەبان ڕۆکو ابن حەزم دەڵێ کەوا هیچ کامێک لە زانایانی ئاینی ئیسلام خوای گەورە نیان ڕازی بێت کە بەڕاستی شایانی هەڵگرتنی نازناوی ئیمامەتی موسڵمانێتیان هەیە گۆیەتی ڕەت ناکەنەوە بە بێچەوانەوە گۆیەتی زەوی دەسەلمێنن و تەنانەت هیچ تاقەوشەیەکی ڕەتکردنەوەی گۆیەتی زەوی لە زاریانەوە دەرنەچۆ بەڵکو بەڵگەکانی قورئانی پیرۆز و فەرموودەی شیرین ئاماژە بە کوڕی و گۆیەتی زەویان داوە وەخوای گەورە دەفەرمێت يكور الليل على النهار ويكور النهار على الليل ئەمەش ڕوونترین بەڵگەیە لەسەر پێچانەوەی بەشێکی لەگەڵ ئەوی تر ئەمەش لە پێچانەوەی عەمامەی سەرەوە هاتووە لە کەلەی سەرەوە کەواتە ئەم دەقە پیرۆزە ئاماژە بە گۆیەتی زەوی و پێچانەوەی شێوەی زەوی و هەروەها لەسەر خولگەکەی خۆی یا خولانەوەی خۆشی بە دەوری خۆردا دەسەلمێنێت ابن الجوزي أبو الفرج عبد الرحمن ابن الجوزي الحنبلي لصالي 597 دا حفتي كوتسي دا وفاتي كردووە یەکێ بووە لە ناوداترینی زانانی فرەلایەن لە مێژووی ئیسلامدا لەنێو یەکێ لە کتێبەکانیدا کە ناسراوە بە المنتظم في تاريخ الملوك والأمم ڕای خۆی دەربڕیوە دەربارەی گۆیەتی زەوی کاتێک ئاماژەی بە کۆدەنجی زانایانی ئاینی پیرۆزی ئیسلامدا و لە هەمان کاتدا ئاماژەی بە هەندێک لە بەڵگە هەستپێکراوەکان کردووە دەڵێ بەم شێوەیە زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام کۆدەنگن لەسەر ئەوەی کە زەوی گۆییە وەک تۆپێک وایە و بەڵگەشتە سەر ئەوە خۆر و مانگ و هەسارەکان هەڵاتن و ئاوابوونیان لەسەر ناوچەکانی زەویدا لە یەک کاتدا نییە بەڵکو لە ڕۆژهەڵاتەوە پێش ڕۆژ ئاوا دەبێت و زەویش وەک گۆیەکە لە ناوەڕاستی گۆی ئاسماندا هەڵوەستراوە وەک خاڵێک لە نێو بازنەیەکدا و لەسەر ئەو بنەمایش هەموو هەسارەیەک لە هەموو لایەکی ئاسماندا وەک یەک دەبینێت بۆیە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە لە نێوان ئاسماندا هەیە لە هەموو لایەک بەیەک ئاست دەبینرێن ئەمەش ناچارمان دەکات کە بڵین زەوی وەک بڵێ لە ناوەڕاستی گۆی ئاسماندا بۆشای ئاسمان فەخرەدین ڕازی لە ساڵی 606 کۆچی وەفاتی کردووە ڕای خۆی دەربڕیوە دەربارەی مەسەلەی گۆیەتی زەوی و لە نێو کتێبی ناسراو مەفاتیح الغەیب
بۆ ڕاوەکردنی ئاياتی سێمی سورەتی الرعد کە خوای گەورە مێرەبان تیایدا دەفەرمێت وهو الذي مد الأرض وجعل فيها رواسي وأنهارا ومن كل الثمرات وجعل فيها زوجين اثنين يغشي الليل النهار إن في ذلك لآيات لقوم يتفكرون وضل بەڵگەسەر منلاوە کەوا زەوی گۆیە وەک تۆپێک وایە جا نازانم بۆچی لەم ڕاستیان لە دەدرێت و لە بەرامبەریدا هەندێک کەس خۆ بە زلزانێتی خۆیان دەردەبڕن ڕێک وەکو ئەوەی کە ئێستاوە ئێمە دەیبینین لەم سەردەمەدا لێرەدا دەردەکەوێت کەوا ڕاستی گۆیەتی زەوی لەنێو زۆربەی هەر زۆری زانانی و سەردەمەدا باو بووە و هەر گومانکردنێک دەربارەی مەسەلەی گۆیەتی زەوی بە زۆرێک لە ڕێنادان و دەرچوون لە خۆبایی بوون و جەهلەوە دەژمێت. شيخ الإسلام ابن تيمية تقي الدين أبو العباس أحمد كري عبد الحليم كري عبد السلام النميري الحراني يدعي بوي صالح شصته الشيستو يكو لصالح حصل مستو هشتي كوتي وفاتي كردو ناسراوا بابن تيمية هل وغا نازلاوي شيخ الإسلام شبيقو مال لهندراوا زانا عيني ورافكاري قرآني بيروز ومشتهدي چي قولا لزاناني سنو جماعت و یەکێکە لە هەر ناوداتنینی زانانی عنی پیرۆز ئیسلام و لە ماوەی نێوان نیوەی دووەمی سەدەی حوتەم و چارەج یەکەمی سەدەی هەشتەمی کۆچیەوە لە دەربڕینی ڕای خۆی دەربارەی کۆیەتی زەوی و لایەنیی شادراوەی کەسایەتی ئەو زانایەمان بۆ دەردەخات و دەڵێ لە کتێبی مەجموع الفتاوە تایبەت بە ئیبن تەیمیە دەڵێ نەسەن خۆی وا دەڵێ ئاسمانەکان گۆین بە کۆدەنجی زانانی مسلمانان تەنها یەکیان نەبێ ئەویش ئەبی الحوسین ئەحمەد بن جعفر بن المنادا نەبێت منادەی عەفوەن نەبێت و ئەو زانایی کە ئاماژەی بە کۆدەنجی زانانی مسلمان داوە ئیمام ئەبوو محەممەد بن حەزم و ئەبوو الفەرج بن الجەوزی و ئەو زانایانش بە ئیسنادی ناسراو لەلایەنی سەحابەکان و تابعینەکان کە ئەوانش لە کتابی خوای گەورە و سنەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ڕیوایەتیان کردووە و بە بەڵگەی بیستراوە مەسەلەی گۆیەتی ئاسمانەکانی شاشی کردوتەوە ئەگەرچی بە پێوانەکاریش ئەو ڕاستیە ڕوون کراوەتەوە وەکو ئیبن تەیمیە دەڵێ هەروەها لەبارەی گۆیەتی زەوی ئیبن تەیمیە نەسەن دەڵێ لە هیچ کامەی زانایانی مسلمانی ناودار و ناسراوەم نەبیستوە کە زەوی گۆیی نییە تەنها دەستێکی زۆر کەم و بچووک نەبێت لە ئەهلی جەدەلەوە دەوانێت کە مناقەشە دەکەن بەبێ علم کاتێک ئەوان لەگەڵ ئەستێرە ناسەکان خۆیان تووشی گرفت و کێشە کرد بۆ ئیدی تووشی قۆمقۆ بوون لەگەڵیاندا تەنانەت ئەگەر وتیان کە دەکرێت زەوی چوار گۆشە یان شەشلایی بێت یان شێوەی تر و لە هەمان کاتدا ئینکاریە لە گۆیەتی زەویان نەدەکرد واتە هەندێک لەو تیمانی پێشتر کەسانی پێشتر کە ئەگەر چی دەیانگوت زەوی فلاتە یان پانەیان تەختەیان چوار گۆشەیان لا چێشەیە بەڵام ئەوان مەسەلەی گۆیەکەشیان واتە گۆیەکەشیان ڕەتە دەکردنەوە ڕەنگە زەوی گۆیش بێت ڕەنگە چوار گۆشە بێت ڕەنگە تەختیش بێت ئەمە تەمان ژمارەیەکی زۆر کەم لە ئەهلی جەدەل کاتی خۆی ئەو قسانیان دەکرد بۆیە وەکو ئیبن تەیمیە دەڵێت من نەمزانیوە کەسێک وتی بێتی کەوا زەوی گۆیی نییە و جەختیشی لەسەر کرد بێتەوە گرنگیان پێدا بێت جگە لەوانەی کە بەداخەوە نەزانن واتە جاهیل و نەزانن لە ڕاستیە ناسرا و گەشەکان بەڵگەش لەسەر گۆیەتی زەوی وەکو ئیبن تەیمیە دەڵێ بگوان ئاماژە بە ئاەتەکانی قورئانی پیرۆز دەدات وهو الذي خلق الليل والنهار والشمس والقمر كل في فلك يسبحون هروها لا الشمس ينبغي لها تدرك القمر ولا الليل سارق النهار وكل في فلك يسبحون ابن تيمية لرافكريني أو دو آيات بينوزد دليك وكاتب شيء الفلك لزمان داد تماشای دەکەین مانای شتێکی گویی و خردەدات دەکەواتە زەوی گۆییە وەک تۆپ و بەمە شەو و ڕۆژ یەک لە دوای یەکتری بەسەر یەکتریدا دێن. ئیبن باز شەیخ عاسم قەریوتی دەڵێ شەیخ کە مەبەستی ئیبن بازە وەکو تەواوی زانانی دیکەی موسڵمان داناوە بە گۆیەتی زەوی وەک چۆن پێش ئەویش ئیبن تەیمیە کۆدەنگ واتە ئیجماعی زانایانی موسڵمانان لەسەر گۆیەتی زەویدا ئاشکرا کردووە باس کردووە لەنێو کتێبی العرشیە و درء تعارض النقل والعقل 6/339 ورسالة في الهلال لمجموع الفتاوى ب695 وقواسنوي إجماعي ابن كثير للبداية والنهاية
و هەروەها ئافاق الهیدایە 1/173 و ئەوەی زۆر سەیرە کەوا ئیفترا کراوە لە زاری ابن باز کاتێک هێشتا لە ژیاندا مابوو بەوەی کە گوایە خاوەن کتێبەکەی کتێبێکە بەناوی الباز المنقض على من قال بكروية الأرض و گوایە ئینکاری گۆیەتی زەوی کردووە کەچی شەیخ ابن الباز ڕەحمەتی خوای لێبێ هاوڕا و هاوکۆک بوو لەگەڵ زانایانی پێشووتنی زیرەک و بنیمەتی ئیسلام دەربارەی گۆیەتی زەوی. لەم بارەیەوە شێخ عاسم قەریوتی دەڵێ لە ساڵی 1395 هیجری بوو پرسیارم لە شێخ ابن باز کە ڕەحمەتی خوای لێبی دەربارەی ئەو گوتە و پرۆپاگەندانە ئەمیش ئەمەی بە ئیفتیرا و گاڵتەجاری لە قەڵەمدا. هەروە شێخ ابن باز ڕەحمەتی خوای لێبێت گوتبووی ئەوەی ڕۆژنامەی ئەسیاسە لە بەیاننامەکەیدا نووسرا بوو بە دەستی نووسەر و ئەدیبانی کۆمکاری پێشکەوتنی مسری دەربارەی منی بەڵاو کردەوە گوایە من ئینکاری نیشتنەوەی ئادەمی زادم کردووە لەسەر مانگ و بە کافرکردنی ئەوەی واش بڵێت ئەوە درۆیەکی ڕوون و ئاشکراوە بە ناوی منەوە کراوە و وڵاویان کردوتەوە کە هیچ بنەمایەکی دروستیان نییە و ڕەنگە ئەوەی ئەم شتەی وا بڵاو کردو بێتەوە نیویست بێت درۆ بکات بە زاری منەوە بەڵکو ڕەنگە بە وردی و دروستی لە ڕای من حاڵی نەبوو بێت وەکو شێخ ابن باز ڕەحمەتی خوای لێبێ دەڵێت. لەلایەکی دیکەەوە لە بابەتێکی بڵاو کراوە لە نووسینی شێخ ابن باز وەک چۆن لە زانای ناودار ابن قەییمدا گواستووەتەوە لەسەر ئەو بەڵگانەی کە گۆیەتی زەوی دەسەلمێنێ منیش ئاوا جەختم لەسەر ئەو ڕاستیانە کردووەتەوە ئەمەش لە مەجموع فتاوى ومقالات الشيخ ابن باز 9/228 دا بڵاو کراوەتەوە. شيخ ابن عثيمين رحمة خوای لێبێت محمد بن صالح العثيمين الوهيبي التميمي ناساوە بە ئەبوو عەبدەڵڵا لە ساڵی لە 1929 لەدایک بوو لە 11 ساڵی 2001 کۆچی دوایی کردووە. ابن عثيمين رحمة خوای لێبێت زانایەکی گەورەیە و ناودارە لە ئەهلی سونە و جەماعەت لەبارەی گۆیەتی زەوی و فەرموویەتی بە بەڵگەی قورئان زەوی گۆییە هەروەها بە واقع و بە زمانی ئەهلی علم واتە زانانی فەلەکنات و جوگرافیا و زەویناسیدا هەتا دواییدا سەبان بە بەڵگەی قورئانیدا ئەوە خوای گەورە مێهرەبان دەفەرمێ واتە پێشبینی سەر ئاەتەکان شەیخ ابن عثيمين دەڵێت بە واقعی زمانی ئەهلی علم واتە ئیسپاتاتی زانستی و بەڵگە زانستیەکان لەلایەن زانایانی فەلەکناسی و جوگرافیناسی تەواو کۆتایی هاتۆ مەسەلەی گۆیەتی زەوی یەکلا بۆتەوە پێویست بە مناقەشە و مقۆ ناکات. هەروەها هەروەکو ئەو دەڵێ دەفەرمێ سەبارەت بە بەڵگەی قورئانی ئەوە خوای گەورە مێهرەبان دەفەرمێ يكور الليل على النهار ويكور النهار على الليل. التكوير واتە کۆرکردنەوەی شتێک وە کۆرکردنەوەی عەمامەی سەرەوە و معلومی شەکەوە شەو و ڕۆژ بە دوای یەکتریەوە دێنە سەر زەویدا بۆیە ئەمە بەڵگەی گۆیەتی زەوی دەدات و پێویستە وابێت ئەگەر شتێک بەسەر شتێکدا کوور بکرێتەوە لە کاتێکدا زەوی ئەو شتێک بەسەردا کوور دەکرێتەوە واتە شەو و ڕۆژ بۆیە پێویست دەکات ئەو زەویە شەو و ڕۆژی لەسەردا کوور دەکرێتەوە شێوازەکەی گۆیی بێت نەوەک دەکات. هەروەها دەڵێت واتە شەیخ ابن عثەیمین ڕەحمەتی خوای لێبێت ئەگەر زەوی فلات بووایە ئەوە دەبوایە خۆر ئاوابوون لە هەموو لایەک لێک کاتدا ڕوویدا بە. هەروەها دەڵێ قەبارەی زەوی زۆر گرنگە خۆشەویستانم باش دیقەت بدەنێ بزانە شەیخ ابن عثەیمین ڕەحمەتی خوای لێبێت چی فەرمووە قەبارەی زەوی یەکجار زۆر گەورەیە و هەستکردن بە خڕێتیەکەی یان گۆیەتەکەی لە ماوە نزیکەکاندا دەرناکەوێت جا ئەگەر لە پێش چاواندا بە پانی و تەختی دەبیندرێت یان دەربکەوێت هیچ شتێکی لەسەر ڕۆکەیدا نابینیتەوە کە جێگای دڵڕاوچەیی بێ بۆ بەردەوامبوونی ژیان لەسەریدا و خودی ئەمەش دژایەتی نییە لەگەڵ گۆی بوونی زەوی چونکە قەبارەی گۆی زەوی یەکجار زۆر گەورەیە بێگومان بە بەراورد لەگەڵ ئێمە ئادەمیزاد. لەگەڵ ئەوەش زانایان دەڵێن گۆیەکی بازنەیی تەواویش نییە بەڵکو بەرەو باکوور و باشوور قۆپاوەیە واتە شێوەی نینچەیرکەیە. کاتێک خوای گەورە لە سوورەتی الغاشیەدا دەفەرمێت وإلى الأرض كيف سطحت
ئەوە وشەی سەطح یان تەسطیح پەیوەندی نییە بە شکلی زەوی و گۆیەتیەکەی، واتە شکلی عامی زەوی کە ئەنەوە دەڵێ لا سامح الله زەوی تەخت بێت، بەڵکو وەسفکردنی چۆنیە دروستبوونی وشکانیە لەسەر هەسارەیە کە ڕۆژێک لە ڕۆژان بە تەواوی بە ئاودا پۆشرا بوو. وەڵوری زانستیەوە دیستنێکی ئەندازەیی نییە بە ناوی پان یان تەخت، ئەوەی زانراوە بازنەیی و لاکێشەیی و چوارگەوشەی چەند نانی هەیە، بەڵام پان و فلات وەکو شێوەی هەندەسی نییە. بۆیە بۆت معلوم بوو کەوە ئەگەر بوونی زەوی وەک گۆیە مالای نەفی کردنی نییە وەک شێوەی هێلکەیی بێت، بەڵکو القەول الباطل ئەو قەولەیە کە دەڵێ زەوی فلاتە یان تەختە، وەک چۆن کەنیسەی چاخی کەنەسی پێشتر باوەڕی پێبوو و هەر کەسێکیش لە زانایان بیگوت باکۆیە ئەوە کەنیسەی ئەو سەردەمە لە سەردەمی محاکمی تەفتیش نەفرەتی لێی دەکرد و دەی سوتاند. ئەمەش لە کتێبی العلمانیە نەشأتها تطورها 1/130 هاتووە. باش خۆشەویستان، کەواتە ئێستا ئێمە ئاگادار بووین و زانیمان کەوە شێخ ئیبن باز و ابن عثەیمین ڕەحمەتی خوای لێبێ، پێشەوە ابن تەیمیە، ئەلجوزی، ئەڕازی، ئەو هەموو زانایانە بە بەڵگەی قورئانی پیرۆز سەلماندویانە کە زەوی گۆیە پێش ئەوەی ناسا دروست بێت، ناسای دەجال لەناو دوو کەوانە دایدنێم. جا من نازانم ئەو براو خوشکە ئازیزانەی کە ئینکاری ئەو شتە دەکەن، نازانم یعنی لەسەر چه ئەساس و لەسەر چ شتێکە. ئێوەگە گرفتێکمان لەگەڵ سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەیە وەکو وڵاتێک، هەنایەوە نییە ئێمان شتێکی وان بە درۆ بزانین و ڕەتی بکەینەوە. دەتوانین شتە ڕاستیەکان سوودیان لێ وەربگرین و ئەوانی کە سوودیان بۆ ئێمە نییە پیشویان دەخین و لیان دەگەڕین، بەڵام تۆ بێ هەموو شتێک ڕەت بکەیتەوە و عینادی بکەیت لەسەر شتێک کە کەسانێکی گومان لێکراو لە غەرب لە شەرق هیناوتیانە نێو ئاینی پیرۆزی ئیسلام دەیانەوێ هەدەفێکی گەوریانەیە دەیانەوێ ئاین و زانست لە یەکجیا بکەنەوە، وەکو بەشێکی زۆر لە مولحیدەکان هاوڵی بۆ دەدەن. ئایا دەزانی تۆ برای مسلمان، خۆشی مسلمان ئیماندار، ئایا دەزانی تۆ یارمەتی ئەو کەسە ئەو مولحیدانە دەدەیت بۆ ئەوەی زانست و ئاین لە یەکجیا بکرێتەوە؟ تۆ ئاگاداریش نی کەوتوتە نێو زەڵکاوێکی بۆ ناخۆش ناشرین بۆ ناشرینکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و بەداخەوە بە سەراحە دەڵێن بە درۆ خستنەوەی ئاەتەکانی قورئانی پیرۆز. تۆ ئاگاداریت تێوەگڵاوی لەو شتە بێ ئەوەی ئاگادار بیت؟ باشە چی بۆ دەدا ئەگەر سبەی ئەوانی کە بەشێکی لەوانی کە دەڵێن زەوی فلاتە و زەوی تەختە لە غەرب تەمانەوە بیرۆکەی هاتووە وە جەنابەت ئەوانی کە بیرڕای تەختیان هەیە تێوەگڵاوی و ئاگاش لێ نییە کەوتوتە نا ئۆزۆن کاوە. باش ئەدێکە بەشێک لەوانە کە بەو بەرنامەیەش کار دەکەن ئاگادار بن. ئەوان هاتە وڵای کاکردەوە وڵی ئەمە سەلماندرا بۆ ئێمە فعلا زەوی گۆییە، بەداخ وڵای داوا لێبڕن دەکەین زەوی تەخت نییە وەکۆمە پێشتر مقڕ بووین لەسەری. ئەو کاتی جەنابەت دەیت دەڵێ وەڵی ئاەتەکانی قورئانی پیرۆز درۆی دەکەن. باشەتی بۆ مامۆستایان بەشێک لە مامۆستایان بەمیان دەگۆ قورئانی پیرۆز ئاەتەکانی پیرۆز تێیدا دەڵێ زەوی گۆییە، زەوی تەختە. ئەوە قەرب ئەوانی کە پێیان ئەوانی کە پێشتر دەیان گوت تەختە ئێستا وا دەڵێن گۆییە، کەواتە قورئانی پیرۆز شوگومان لە ڕاستیەکەی دەکەوێتە لا سامح الله وتنزه القرآن من ذلك. ئێمە بەخۆڵمان ماڵی خۆمان وا تێک دەدەین بێوەی کەس دەستکاریشی بکات، بێوەی کەس دەست عاونا بکات، فقط وەکو بەغبەغا ئەوەی کە دەستەیەک لە غەرب و ئیشی لۆ دەکەن مسلمانی ساویکە دەکەوێتە ناوی ئەوانە دەست دەکەن بە بڵاوکردنەوەی ئەو بیرڕا چەوت و ناشرین و گەوجە و مستڕشن لەسەری، بەڵام قسەی ئەو هەموو زانا و عالیمە گەورانی پێشتەفرەت دەکەنەوە دەست پێ دەکەی لە سەردەمی سەرەتای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام حتا ئێستا حتا شێخ بن عوثەیمینیش گۆیەتی زەوی سەلماندووە، بەڵام ئەوانەی معاسرینی ئێستا هاتوون کە ئێستا ئاماژەی پێدەم دەڵێن زەوی تەختە و تەرویج لەوە فکری جەڕب دەکەن. بە هەر حاڵ خۆشەویستان، لە ساڵی 1849
نووسەرێکی ئینگلیزی بە ناوی ساموئێل شینتۆل بۆسام کتێبێکی نووسی بە ناوی نیشانی زیتیتیک ئاسترۆنۆمی، واتە فەلەکناسی زیتایی. زیتاش ناوێکی یۆنانیە، تایدا پاڵپشتی خۆی بۆ بیرۆکەی زەوی فلات دەکاتەوە و کۆمەڵەیەکی دامەزراوەتە ساموئێل شینتۆل بە ناوی کۆمەڵەی زیتاییەکان لە نیویۆرک و بەریتانیا و هەزارها کۆپی لە کتێبەکەی تایدا نمایش کرد و فرۆشت. ئەمە لە ساڵی 1849 میلادی. پاشان کۆمەڵەی زەوی تەحت یان فلات دەرکەوتن و دەڵێن کەوا قورئانی پیرۆزی لێسەرمێنێ کەوا زەوی تەختە و خاوەن سەقفێکی وەک شوشەیە و مەحفوظە و ناساش درۆ دەکات و شاردنەوەی تەختێتی زەوی کاری ناسا و دەستگا ماسۆنیەکانەوە تا دوایەوە قسانە. ئێستا کۆمەڵەی زەوی تەخت کە باسم کرد لە ئەمریکا لە بریتانیا دروست بووە، خەڵکێکی زۆر بەدەوریدا کۆبوونەتەوە، وێبسایتیان هەیە و سنتەری سەرچەکەی لە بریتانیا لە هەموو سەکۆیەکانی سۆشیال میدیا باگەشە بۆ تەختێتی زەوی دەکەن و زانست زۆر جار گومان ینی گومان لە خەڵکی دروست دەکەن لە دۆزینەوە زانستیەکان. دارێ خەڵک سەرکەن لە زانستی ڕاستەقینە بەرەو نەزانی و نەفامی و جەهل بیان بن. ئەو جەهلی کە لە سەردەمی گریکەکانەوە بەشێک لە بیرمەند و زانایانی ئەو سەردەمی زانیمیانەکە زەویەکەت بەو شێوەیە و یەکلایان کردەوە، ئێستا تیمێک هاتووە و دەیەوێ شەرقێک درزێکی گەورە لە مابەینی زانست و ئاین دروست بکات، وەک چۆن مولحیدەکان دەیانوێ ئەو هەوڵە بدەن. بێگومان خۆشویستان، ئێمە دەزانیکەوە لە ژیانی ڕۆژانەماندا بەشێک لە ئەو کەسایەتیان و هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا دەرێ هەرێمی کوردستان مولحیدن بیر و باوەڕیان وایە زۆر تەبیعی ئەوە کەسایەتی خۆیانە. مولحید هەیە ڕێز لە خۆی دەنێ، ڕێز لە بەرامبەری دەنێ، ڕێز لە بیر و ڕای بەرامبەرەکەی دەنێ و برینداری ناکات، تەداخل ناکات، هەشە تەداخلات دەکات و ئەو هەوڵ دەدات کە بیرەکەی خۆی بسەپێنێ. بەڵام من زگم بەو موسڵمانانە دەستێ کە ناوی لە خۆی نایە ئیماندار بە دوای بەرنامەی مولحیدەکان کەوتونە، ئەوانەی کە ڕێز لە خۆیان ناگرن و ڕێز لە ڕای بەرامبەر و بۆچوون و عەقیدەی بەرامبەریان ناگرن. وماعلمم وەکو باشم کرد چەندی کەس من دەیان ناسم کەسانێکن باوەڕیان بە هیچ شتێک نییە، بەڵام ڕێز لە من دەگرن، ڕێز لە بەرابەریان دەگرن، بە هیچ شێوێک بریندارت ناکەن و بەرەنگارت نامنەوە بە مناقەشە. ئەوە مولحیدەکە جا ئەریاری موسڵمانەکەی کە خۆی بە باوەڕدار داناوە، ئەو جە موسڵمان دێ بە من دەڵێ قورئان ئیسبات دەکات زەوی فلاتە، و ئەو زەوی فلاتەی کە دەڵێ لە قورئان دە حاشا وەلیلا لە قورئاندانیە، هەمان بەرنامەکەی ئەو برادرەیە ساموئێل شینتۆل بۆسام و با بڵین فەلاسفە کۆنەکان پێش زمانی گریکەکان و بابلیەکان کە دەیانگوت زەوی تەختە و زەوی فلاتە و زەوی بە ئاو ئاسمانەکەی ئاوە و یعنی ئەو شتە بیر و باوەڕانە نازانن سەردەمەدا لە چ سوچێک لە دەست فۆڵدەرێک شوێنیان دەبیتەوە نازانم. خۆشەویستانم، زیاتر لەسەر مەسەلەیە ناڕۆ. ئاخر قسەم لەو مەسەلەیەدا ئەوەیە، زانست زۆر جار گومانکردنێکە، بەڵام ئاین عەقیدەی ڕاست جێگەر و ثابتە. زانست تەنها پرسیارکردن دەناسێت، بەڵام ئاینی حەق تەنها وەڵامی کۆتایی پێ. زانست زۆر جار دوودڵی تێدەکەوێت، بەڵام ئاین تەنها دڵنیاییە، ئاینی ڕاستەقینە، تەنها دڵنیاییە. زانست شک و گومان دەبات بە هەندێک شت، بەڵام ئاین کۆتایی پێدێنێ و دەی بڕێنێتەوە. زانست زۆر جار نەهجەکەی دەگۆڕێت و جاری واشێ ڕاست و جاری واشێ چەو دەردەچێت، بەڵام ئاین نەگۆڕ و ڕوون و ئاشکرایە. ئاەتەکانی قورئانی پیرۆزیش پێتان خۆش بێ پێتان ناخۆش بێ، ڕازی بن ڕازی نەبن، ئەی برای مسلمان، ئەی خوشکی مسلمان کە بە دوای ساموئیل و غەرب و تەختە چێکان کەوتووی، زانست ڕاستەقینەی قورئانی پیرۆز ئیسبات دەکات کە زەوی گۆیە. داوا لێبوردن نەکەم، درێژم کردەوە، بەڵام ئەمە تا خواتەمەنی دابێتە من. ئەمە ئاخر ڤیدیۆیە لەسەر مەسەلەی
زەوی گۆیی یان کۆمکۆی ئەهلی فلان دەیکەن. خۆشەویستانم، هیوادارم توانی بێتم ئەو مەسەلەی ڕوون بکەمەوە. منۆکو ئەژیسە تۆ ئەمە کۆتا جارە لە ژیانم تا ماوم ڤیدیۆ بابەت لەسەر تەختی زەوی تەخت بڵاو ناکەمەوە. هەر کەسێکیش لەگەڵ ڕێز و تەقلیدم لەبۆی کۆمنتی نەشیاو بنووسێت سەنگ بلۆکی دەکەم، کۆمنتەکەی ڕۆژ دەکەمەوە، چونکە بەڕاستی بەداخەوە ئێمە لەگەڵ گروپێک لەگە تاکنێک ئێستا کەوتونەتە کێشە کە بەشێکیان هەمویان ناڵێم، بەشێکیان زمانێکی زۆر زبریانەیە، بە شێوەیەکی زۆر ناشارستانی مناقەشە لەگەڵ دەکەن و بە ئاقاری دیکەشی دادەبن. هیوادارم ئەوانە بەخۆ بێنەوە و بزانن کەەوە ئەوان بەرنمەیەکی نامۆی وڵاتانی دیکە ئەجنداتی دیکەوە تەطبیق دەکەن. لە کاتێکدا ناسا خۆی وە محارەبەی ئەو بیر ڕایە دەکات کە دەڵێت زەوی تەختە، ئاژانسەکانی دیکەی بۆ شایگەت هەر ناسا نییە، هەر منی ناسای گرتووە، بەڵام دەستگاکانی بۆ شایگەری جیهانی عالەمی لە وڵاتانی دیکەرە هەمووی مەسەلەی گۆیەتی زەویانی گلا کردوتەوە لەسەر ئەساسیەوە کەشتی ئاسمانی و مانجە دەست کرد و بەرەو ماڵ و مەریخ دەڕۆن. بەڵام ئێمە تازە بە تازەوە مقۆم خۆ دەکەین لەسەر فلاتی و گۆیەتی زەوی لە کاتێکدا شەیخی ئیسلام و زانای فلان و عالیمی فلان و فەقیهی فلان پێش 1000 ساڵ چەسپاندویانە کە زەوی گۆییە. ئەو بیرڕایش بەخوای هەر سەر دەکەوێت چونکە عەرەب دەڵێ لا يصح إلا الصحيح. تا دیدارێکی دیکە خواتان لەگەڵ. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.